مەراسیمی ئەلبومی هاوژەن کە دووەم ئەلبومی تایبەتی مۆزیکی خۆمە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و بە هاوکاری هۆتێل های کرێست بە ئامادەبوونی کۆمەڵێک لە کەسایەتی و هونەرمەند و ڕۆشنبیر و کەساتیەکانی شاری سلێمانی ئەلبومەکە لێرە نمایشەکەم. ئەم ئەلبومان حەوت تراکە کۆی کارەکانی لە سلێمانی کراوە، کاری دیزاین، کاری چاپ، کاری تۆمارکردن سرجەمیان لە شاری سلێمانی ئەنجام دراون. کارەکان سرجەمیان دانراوی خۆمن، مۆزیکی خۆمن، بەڵام جیاواز لە کارەکانی ڕابردووم ئەم جارە هەوڵم ما تۆزە سنوورەکە فراوانتر کەم بۆی لە دەرەوەی نەتەوەی کوردیش بتوانێت گوێ لە کارەکان بگرێ. ئێمە هەمیشە و کێشەیەمان هەبوو کە گۆرانی و مۆزیکی کوردی لە لۆکاڵیان ماوەتەوە و یاری ئەکا. بۆیە من ئەم هەنگاوم هەڵناو ئومێ دەکەم دواتر هاوڕێیان کە گوێ لە کارەکان بگرن و سەرنجی خۆیان بن لەسەرم کارە. ئەم کارەژە چێتە چوارچێوەی پرۆژەکانی گروپی مۆزیکی لوڕەوە لە چوارچێوەی کار و چالاکانی گروپی مۆزیکی لوڕابێت کە بە خۆشحاڵی و لە داهاتووە کۆمەڵی پرۆژەی نوێمان هەیە. ومێ دەکەین لە شاری سلێمانی بە ئارامی لە کەش و هەوایەکی ئارامە کە خۆشبەختانە بەرەو چۆنەڵی بەرەو ئەوە ئەڕۆین کەیتر ژیان جارێکی تر دەست پێ بکاتەوە. ئێمەش ومێ دەکەین لە پاڵ ئەو جوڵەی ژیانەیە هونەر و مۆزیکی ئێمەش ئەکەینە خزمەت شارەکەمانە.